سەرکردەیەکی کورد سیناریۆیان لە پێشیا ڕۆژهەلات و ڕۆژاوای فەراتێ ئەشکارە دکە و دەبێژە ڕەوش لە سووریێ بەرەف چارەسەریان داوی دچە. سەرکردەیە کوردی سووریێ دو ڕۆژە یەکشەممێ 15/4/2019 گوت ڕەوش لە سووریێ بەرەف چارەسەریان داوی دچە و ئەوژی وێل گۆر بەرژەوەندیان دەوڵەتێن زلهێز بە تایبەتی پشتی نەمانە ڕێخستنا تەرۆرا داعش بە ئاوایەکی لەشکری ناوچەیە. هەروی سەرکردەی دازانین و چەند سیناریۆ لە پێشیا کوردستانە سووریە هەنا و یە هەری نێزیکژی ئەوە و هێزên پێشمەرگەین ڕۆژ پاراستنا ڕۆژهەلاتی جەمێ فەراتێ بکە دگەل هشتنا بەشێک ji قەسەدێ پشتی پاقشکردناوێ هشتنا هێزên عەرەبی ji قەسەدێ یەک و سعودیە و دەولەتên گەنداوên عەرەبی رازینە لەسەر. ئەندامێک کۆمیتا ناڤەندیە پارتیا دموکراتا کوردستان سووریا عەبدوڕحمان ئاپۆ ڕاگەهاند و ڕەوش لە سووریێ بەرەف چارەسەریان داوی دچە تایبەتیژی پشتی نەمانە داعشێ باغۆزێ. هەروەها دازانین و هێزên ناودەولەتی و هەریمی دەست پێکردنا پێشە ڕۆژە سووریێ نەخشە دکن و دەستپێکیش کوردستانە سووریەیە و دابەشی دوو بەشان کردیا و ڕۆژهەلاتی جەمێ فەراتێ هەتا کۆبانێ ئەمریکا کۆنترۆل کردیا و ڕۆژ ئاوای فەراتێژی رووسیا کۆنترۆل دکە و مەترسیا تورکیە لەسەر دەڤەرێ نەمایە. هەروەها ئاپۆ گوت قۆناغایەکەی پێشمەرگەی ڕۆژ دگەل بەشێک ji قەسەدەی بپارێزە وێ پرۆژەیان نەتەوەی کوردی و کوردستانی دگەل پرۆژەیان ناودەولەتی هێلا ئەنەرجیە بپارێزە و بەشێ دووەمژی وێ ڕۆژاوای چەمێ فەراتێ بگرە و هەروەها ئەوژی دوێ دگەل پرۆژەیان نەتەوەی کوردستانی پرۆژەیان ناودەولەتی هەف بگرە و دێ پێشمەرگەین ڕۆژ ئانگۆ پێشمەرگەین کوردستانە سووریێ بپارێزن.